کارگەی زۆم لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک و لە ژێر سەرپەرشتی جەنابی مەلا مستەفا بارزانی لە 12/6/2020دا بەردی بناغای دانراوە و سەبارەت بە ڕۆژی ئیفتتاحکردنی لە 30/5/2023 بەڕووی مارکێتەکاندا کراوەتەوە و بەرهەمەکانی چوونەتە بازاڕەوە. محاولەمان کردووە زۆرترین بەرهەمە شیرەمەنیەکان بەرهەم بوونە ماستاوە، پەنیرە، قەیماغە، شیری پاستۆرایز کراوە، پەنیرە هارد چیز سینی هارد چیز، پەنیرە ڕقەکانن. بە سەبارەت بە کارپێکردنی ڕۆژانەی شیر، ینی بە پێی وەرزەکان دەگۆڕێ. منە ڕۆژ هەبووە 39/500 کیلۆمان وەرگرتووە لە ساڵی 2024دا. بەس لە مینیمەمی 5 تەنمان وەرگرتووە و مەگزیمەمی 39/500 کیلۆمان وەرگرتووە. وەکو کاپاسیتی کارگە دەتوانین ڕۆژانە لە یەک شیفدا 6 تەن شیر پرۆسس بکەین. بۆ ئەمە بەستە بۆ ئەوەی جووتیارەکان زۆرترین سوود ببینن لە فرۆشتنی شیریان بنکە دروست کراوە. حاڵی حاضر ئێستا 24 بنکەی شیر وەرگرتنمان هەیە. ئەو 24 بنکەیە لە مەنتیقەی جیاواز دانراون لە نزیک گوندی جووتیارەکان. سەبارەت بە هەلی کار ئەو کارمەندانە کە لە زۆم کار دەکەن، تاکو ئێستا 285 کارمەند لە زۆم کار دەکات. بەڵام لە ماوەکانی داهاتوودا ژمارەکە بەرز دەبێتەوە بۆ 300 کەس، 300 کارمەندی زۆم. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نزیکەی 3000 عایلە ئێمە ڕاستەخۆ کاریان لەگەڵ دەکەین و شیرمان بۆ دێنن. ئەمەش پشتگیریەکی داراییە بۆ جووتیارەکان. چەند جووتیارێکن کە لەوەتەی کارگەی زۆم دامەزراوە دەستیان بەو کارە کردووە. یعنی پێش ئەوەی کە کارگەی زۆم هەبێ ئەوان ئەو ئیشیان نەدەکرد. حتا جووتیارەکانی تریش نەیان دەزانی چی لەو شیرە بکەن، یان دەیان ڕێت یان سەرف نەدەبوویان، نەیان دەتوانی ساخی کەنەوە لە بازاڕەکاندا. پێشدا هەر ماڵی تقریبان 2-3 چێل ئەو پەڕی زۆر نەیدەگەشتەندە دەچێریش. چونکی بەس بۆ بژێوی ژیانی خۆی بوو، بۆ ماست و شیر و ماڵی خۆی بوو، ماڵ و خێزانی خۆی، نەک بۆ فرۆشتن و نەک بۆ مەعمەل و هیچ ئیسیفادەکی نەبوو. تەنها بۆ ئەگە گۆڵکی فرۆشتوان نەخۆ شیر فرۆشتن نەبوو. ئەو کارگە دامەزرا ئێستا خەلکێک هەیە، خەلکی منتیقەی زۆر بە هەرە زۆری چێل ڕادەگری و چێلیان زیاد کردیە و داوای بەرهەمی زیاتر دەکەن و ئەو کارگە تقریبان بنکەی پیران ئەمە بنکەی ژمارەیەکە، بنکەی ژمارەیەک تقریبان نزیکە 250 ماڵی لەسەر ئەو بنکەیە. 250 ماڵ ئێستا 250 عایلە شیری خۆی داینی لەو کارگەی دەفرۆشی و سەرف دەکات، بژێوی ژیانی خۆی پێ دەباتە سەرە. بەڵام ئەو بەرهەمە ئەگەر هاوکاری بکرێت زیاتریش دەبیت، چونکی خەڵکێکی هەیە نەتوانی چێری بەخێو بکە. ئەگەر هاوکاری بکرێت زۆر خەڵک دەتوانی چێری بۆ خۆ بەخێو بکە.